ئەوە تا ساڵیادی کاکاسەنی خۆشەویستە ئەو ساڵیادەی پیرۆز بێ. پیروز بێ ئەو ڕوانجی تۆیە و پیرۆز بێ ئەو ڕوانجی تۆیە و پیرۆز بای دێ دەکەین ڕۆژێکی پڕشکۆیە ڕۆژێکی پڕشکۆیە تەنیا دڵێک شک دەبین دڵنیابە بۆ تۆیە دڵنیابە بۆ تۆیە. پیرۆز بێ ڕۆژی لەدایک بوونت پیرۆز بێ ڕۆژی لەدایک بوونت دنیا بە تۆ خۆشە کەمانای هەیە بوونت پیرۆز بێ ئەو ڕوانجی تۆیە پیرۆز باید لێ دەکەین ڕۆژێکی پڕشکۆیە تەنیا دڵێک شک دەبین دڵنیابە بۆ تۆیە دڵنیابە بۆ تۆیە. زار ماشەڵا زوانی زوان و خان و خاتونی لەبەر سەر کوڵمەت دەمرم بوویتە گوڵی بەیبوونی گۆتیان چوویتە سەرکانی دەبێ هەڵبگرم شوونی خۆ ناوێرم بیدوێنم دەست دەکا بە قسەوجوونی بۆ نازانم چی هەیە لای دڵ و لە دەروونی دەڵێ عاشقی تۆنی چی لە تۆ کەم نەبوونی دنیا بڕقەنزی قۆزە ئاخر خۆ بەزەتونی پێم گوت تا سەر نامێنێ دەوڵەمەندی و هەبوونی بۆ عەسەر مەدریدیا بژی بە بەرساڕوونی بەدڵێ پیرۆز دەکەم یادی لەدایک بوونی. هەمیشە سەرخی گەردون پڕ بەدڵێم بەقینە چەندان دڵ وەک دڵی من ئاوارێ ڕووی زەمینە شازی هەموو جوانانە دەوای دەردم پەروینە بۆ عەسەر مەدریدی ئێمە دۆستی یەکدینە ئەو ساڵ یادەی پیرۆز بێ هەر بەرز بێ لەو ژینە شادی بۆ خۆشناوی چی بۆ ئێرە هاتینە بۆی بۆ خۆشناوی دەڵێ تۆزێ غەمگینە. کوژن سووتێنن شەیدە چاوی شەهێنم ئاواتمە دگومە سینەی بەدەستم بترازێنم دەبێ بە بووچی بێنم مەگەر بمرم نەمێنم هەرچی یەک جوانێ بیڵێ وعد دڵی نەشێنم بۆ زێدۆی تەیراوی خۆمی لە وەردەمرێنم ساڵ یادی عەسەنیە ئەمە سەعیدە خوڵقێنم شادی بۆ خۆشناوی بە دۆستی دەعوبێنم ساڵ یادی عەسەنیە دژمنی دەتۆپێنم ئینجازە و لە سەروێ لێرە کۆتایی دێنم لێرە پایانەی دێنم ئەوە
ها بژی ئاسان بژی بۆ چاومانە کاکە کاروان چاوەڕۆژ خۆشێ هەر بە خۆشی گرێکاریان